ئەمڕۆ ئێمە سەربەرزین و خۆشحاڵین بە ناوی هەموو خەڵکی کەرکووکەوە پێشوازی لە پێشمەرگەی قارەمان کاک ئاکۆ و کاک عەباس بکەین کە بۆ ئەو هەڵوێستەی کە هەیان بوو لە ڕۆژی 21 مانگ نەک تەنها شەڕی تێرۆریستانی داعیشیان کرد بەڵکو ئەو ئۆتۆمبیلەی کە پێیان بوو کە گولە نەبڕ بوو بەکاریان هێنا بۆ گواستنەوەی بریندار و ئەوانەی کە پێویست بوو بگوازرێنەوە لەو ڕۆژەدا ژیانی خۆیان خستە خەتەرەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا توانیان خەڵکیکی زۆر ڕزگار بکەن جگەلەوەی کەەوە شەڕی داعیشەکان بکەن. ئێمە هیوادارین کەوە ئەوەی ئەم برادرانە پێ هەڵساون ببێ بۆ نمونە بۆ هەموو خەڵکی تر خۆبەخشی بەو جۆرەیە ئەبێت و بۆ ئەوەی بشزانن کە ئەم دوو برا پێشمەرگە خۆشەویستە لە محوەری دووزەوە هاتوون بۆ ئێرە 116 سۆران لیواکەیان ئەمەش هەست بە نەتەوایەتیە و هەست بەوەیەکەوە ئەم کەرکووکە بە حەقیقەت لە لای هەموو عەزیزە و خۆشەویستە و ئەبێ بپارێزرێ ئەجینە ئەمانەیان توانی لە شوێنی خۆیان بمێننەوە و لەوێش واجبیان هەیە و ئیش و کاریان هەیە. من سوپاسیانەکەم و لە ڕێگای ئەمانیشەوە سوپاسی هەموو محوەری دووزیژەکەم و لەگەڵ هەموو ئەو پێشمەرگانەی بەشدار بوون و ئێستاش بەشدارن لەوەیکەوە ئەم شارەمان بپارێزن و لە سەرما و لە گەرما ژیانی خۆیان بەخشیوە و هەروەها مناڵ و کەسوکاری خۆیان بەجێهێشتووە بۆی بتوانن ئەم شارە خۆشەویستەمان کەمام جەلال ناوی ناوە قودسی کوردستان بپارێزرێت و خەڵکەکە ئاسوودە بن و سەلامەت بن. دکتۆر وەک ئێمە ئاگادارین کاگاکۆ عەرزی ئەویان بۆ کردووە کە سیارەکەی بەرنە دەروی عێراق لە کۆمپانیای BM بە مقابلی ئەوە مەبلەغی پارەی بدەنێ یاخود سارێکی دیکەی بدەنێ بەڵام ئەو جەخت لەسەرەوە کاتەوە کە ئەو BM ئەو سارێت لەناو کەرکووکدا بمێنێتەوە لە شوێنێک پارێزرا و ببێتە بەڵگەیەکی زیندوو بۆ نەوەکانی دواتر کە ئەم BM شەڕی داعشی کردو و لە ڕۆژێکدا بەرەنگاری تێرۆریستان بۆتەوە ئەو هەڵوێستەتان پێ چۆن و چی بۆ واکەن کە ئەو BM لەناو کەرکووکدا بمێنێتەوە؟ ئەمە جوامێری خۆیان پیشانەدات ئەم کە هاتووە گیانی خۆی بەخشیوە بەتەمای ئەوە نەبووە ئۆتۆمبیلی تازەی دەستکەوە بەعکسەوە ئەوەی هەکەهژی بووە ینی معڕەز بۆ بۆی پسووتێ و پشکێ و بە کەڵک نێ و بە تاکید شتیشی بەرکەوتووە لەو کاتەدا جارێکی تر ئەمە ڕۆحیەتی پێشمەرگە دەرەخە کە چۆنە بەرامبەر بە مەسەلە گرنگەکان و لێرەشدا مەوزوع کەرکووکە و ئێمەش هەر شتێک بکرێت هەر شتێکمان پێ بکرێت و هەر شتێ داواکاریەکیشان هەبێ ئێمە هەڵبەتە ئامادەین و لە خزمەتیانی. دۆسەڵاوی ڕزمێ بۆ محافزی کەرکووک کاک دکتۆر نەجمەدین ئێمە هاتوون ئەمڕۆ میێوانی ئەو پیاوەین هاتوین لە محافزەی کەرکووکین ئێمە بک پێشمەرگەیەکی لیوای 116 سۆران لە مەحوەری دووزەوە هاتووینە بۆ کەرکووک و ڕۆژی شەڕ بۆ لەگەڵی داعشانە ئێمە جەنگاوین لەگەڵیانە لە شەڕەکەی جەنگاوین ئێمە لەگەڵانە هیچ کات ترسەوەمان نەبووە کە شەهید دەبین یا شەهید نابین ئێمە لەوەی نەترساین هیوادارمان بەڕێ سەرکەوتوو بین بۆ شارەکەمان بۆ هەوڵا بۆ هەموو هاوڵاتیەکی کوردستان نەک هەر هێنا کەرکووک هەر چوار پارچەی کوردستان بە تایبەتی کەرکووک خۆشەویستە لای ئێمە ڕوحمان فیدا ئەکەین بۆی